بەڵا شار بێت ئەم ئاخوتێ ناسم باشە بۆ لادێەوە نەخۆشە ئەرێ زۆر خۆشە لە کرمن باشە خۆشەکەی لە چیاتۆ بۆ ماماست لەشت ساخە لەشت دەجوڵێ ماڵیاتت هەیە بە ماڵێتەوە مەشغوڵی بەڵام لە شاری هەر دەکەوی لە جێیدا و هەموو قوڵقاتت ئەست و دەبن نەخۆشی شەکرە و زەخت زۆرە دڵ زۆرە ئەو تۆ جگە لە ئاژەڵداری پابزانم ئاچیتە ئەم کێوشتانە زۆر کۆڵە دار و جاران کۆڵە چیلکە و ئەمانانێ ناتۆکەم ئەوانەشەکەی ئارێوە مەچینەدارم کردوێتەوە ئەرێ وەڵڵا ینی تراکە بە تەوراس و بیور و ئەوانە ڕە داهین قەڵێشی و اینجا هۆرە هەیە لی دەدەی بۆی بقەڵشی مەبەسم وایە بە تەور و تەوراسی کردو نانە بە تەور بە تەورازنا بە تەوراسی هەڵی ناپاچن هینەی ناک میوانە نەکەم هەڵپازەکەی ناوە بەجیا وتە دڵمان خۆشە لەم لە ئەوەندم دڵخۆشە نەوێتەوە تا ئاسانە خۆشیم نەگرتو الحەمدلله خوای گەورە سەلامەتت کە یاخوا بەرەوبوومی هینە مانگاکان چی لێکەم چونکە وازانم لە ئاوکردێ بەس مانگاتانێ وەرە مانگامانێک کاکەشی دەفرۆشی ماز دەفرۆشی لە دەوامم مەعاشی خۆم هەیە و ئەوەش دەشی چیەکەی لە دەوام لە چ خوای گەورە سەلامەتت کە یاخوا ئەی مناڵ و شت الحەمدلله بە دەورومە بۆ هێناون و شویان کردوتەوە بەس خۆت و پیرە مێرماوین الحەمدلله ئیشەڵا ژیانێکی ئاسوودە و ئارامە بەنەسەر ئینشاڵڵا قوربان سەلامەت بیاخە بەخێر بێ ناختە چاک خوای گەورە سەلامەتەن کە بە قوربان